بە شێوەیەکی گشتەوە ئێمە تێبینیمان کردووە لە چوارچێوەی پرۆسەی دەنگدانی تایبەتیە نزمی ئاستی هوشیاری دەنگدان بەشێک لەو تێبینانەی کە لە ڕێگەی چاودێرەکانەوە بە ئێمە گەیشتووە کە بێگومان کاریگەری هەبووە لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان و چۆنێتی بەکارهێنانی ئەو ئەجهیزە یاخود ئامێرە هۆشمەندەکانی پرۆسەی دەنگدان ڕێگەنەدان بە چاودێرەکانی ئێمە کە بتوانن ئامێرەکانی پەیوەندی و مۆبایل بەرنەژوورەوە بۆ ناو بنکەکانی دەنگدان بۆ ئەوەی بتوانن زانیاری و معلومات و راپۆرتەکانیان بۆ ئێمە بنێرن لە کاتی خۆیان نزمی ئاستی ڕاهێنانی بەشێک لە کارمەندانی کۆمسیۆن کە بێگومان کاریگەری هەبوو لەسەر بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانی تایبەت هەر ئەمەش وای کرد کە لە بەشێک لە ناوەندەکانی دەنگدان دەستپێکردنی یاخودکردنەوەی بنکەکانی دەنگدان و پرۆسەی دەنگدانی تایبەت دوا بکەوێت هەبوونی بانگەشەی هەڵبژاردن لە ناو بنکەکانی دەنگدان یاخود لە نزیک بنکەکانی دەنگدان بۆ بەشێک لە کاندیدەکانی پرۆسەی هەڵبژاردن وجودیان هەبوو یاخود بەردەوام بوون پاراستنی نهێنی دەنگدانی دەنگدەر یەکێکی تر بوو لەو خاڵانەی کە لای ئێمە وەکو تێبینێکی گشتی تۆمار کراوە لە هەندێک لە ناوەندەکانی دەنگدان لە ڕێگەی چاودێرەکانەوە ئەو زانیاریەمان پێگەیشت کە دەنگدەر کە دەچوویە شوێنی دەنگدانی خۆی کەسێکی تری لەگەڵا دەچوو یاخود ئامێری مۆبایلی پێبووە بۆەوەی کە وێنەی دەنگدانەکەی بگرێت کە ئەویش بێگومان یەکێک لەو پێشێلکارێن یاخود سەرپێچیانەی کە دەتوانین بڵێن بۆ پرۆسەی پاراستنی نهێنی دەنگدانی دەنگدەر